بارزان جارێکی تر سڵاتان لە بەتوبین باش کوردستان لەگەڵەوەدا بەردەوامە وەک پێشتریش هاوکارم ئەوێستا ئاماژەی بۆ کرد کە تەوەری تەندروستیمان تایبەت کردوە سەبارەت بە نەخۆشی ئێسکە نەرمە لە منداڵدا پێی دەوترێت ئێسکە نەرمە و لە کەسانی تەمەن بەرەوسەر یاخود 50 بەرەوسەرەوە و کەسانی بەسەڵاتچوو پێی دەوترێت بووکانەوەی ئێسک یاخود زیاتر بەو شێوەیە باوە و هۆکارەکانی چی نیشانەکانی چی و کاریگەریەکانی چی دەبن و شێوازی چارەسەرکردنەکانیش چۆنە و ئایا سیفەتی بۆ ماوەی هۆکارە بۆی کە ئەم جۆرە نەخۆشیە بوونی هەبێت و بگوازرێتەوە لە باوانەوە بۆ وچەکان و گفتوگۆی زیاتر دەکەین لە باین باش کوردستانی ڕۆدا لەگەڵ بەڕێز دکتۆر سەیوان کاکەڕەشەس ئاتە پسپۆڕی نەخۆش یاخود پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی سپاس بۆ بەشداریکردنە بەردەمی باین باش کوردستانی ناوتیدا دکتۆر باباسێک لە بووکانەوەی ئێسک و ئێسکە نەرمە بکەین هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە دەستخۆشیەوە بەنامەکەتان سپاس بووکانەوەی ئێسک لە بە تەمەنەکانە زیاتر بۆ بەکەوەکو پێناسەیەک بگرێ بریتە لە کەمبوونەوەی چڕی ئەو ئێسکە ئەمە شۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ئەو خانانەی کە لێپرسراون لە دروستکردنی ئێسک لەگەڵ بە تەمەنبوونا توانای دروستکردنی ئێسکان کەمە بێتەوە واتە نەهاوسەنگیەک لە نێوان خانەکان کە لێپرسراون لە دروستکردنی ئێسک لەو خانانەی کە لێپرسراون لە تێشکانی ئێسک ئەمەش هۆکارە بێ واکە لەگەڵ بە تەمەنبوونا چڕی ئێسکەکانمان کەمە بێتەوە ئەمە پێی ئەوترێ بووکانەوەی ئێسک بەڵێ ئەمە زیاتر لە چ تەمەنێکدا دەردەکەوێت لە بەساڵات چوندا ئایا جیاوازی نێرومێ واتە خانمان پێشتر لە پیاوان توش دەبن؟ بەڵێ وتمان بووکانەوەی ئێسک زیاتر لە بەتەمەنەکانە ڕۆدا لە دوای 50 ساڵیەوە دەستیەکە بە شێوەیەکی سەرەکی لە خوار 50 ساڵی هەیە بەس ئەبێ هۆکارێکی دیاریکراو هەبێت بۆی بزانین بۆچی ئەوە ڕووی داوە لە پێش 50 ساڵی لە دوای 50 ساڵیەوە بە تایبەتی لە 50 بۆ 60 لەناو ئافرەتانە زیاتر باوە لە دوای 60 بڵین 65 ساڵی بەسەرەوە لەناو پیاوانە زیاتر باوە واتە دەتوانرێت بووترێ خانمان زیاتر ئەگەری توشبوونیان هەیە بە ئێسکە نەرمە یاخود بووکانەوەی ئێسک بە دڵنیایەوە ئەگەر باسی ڕێژەکان بکەین ئەتوانین بڵین 3 بۆ 1 واتە 3 ئافرەت توشە بێ ئەمجا پیاوە توشە بێت ئەمە وەکو ڕێژە باس بکەین باشە دکتۆر بابێ سەر نیشانەکانی نیشانەکانی چین لە کەسانی گەنج و کەسانی گەنجیش بێگومان بانە تووشی ئەو جۆرە نەخۆشیە بن لە کەسانی بە ساڵاتچوودا ئەتە جیاوازیەکەی چی و نیشانەکانی چی؟ بەڵێ نیشانەکان ئەگە لە گەنجە زیاتر هەست بە ئازاری ئێسکەکانەکە و ئەم ئازارە ژواکە هەموو ئەوی ئێسکەکانی جەستەی بگرێتەوە ئەم ئەگە زیاتر باسی چی بکەین باسی گەنج بکەین لە بەتەمەنەکانە جگە لە ئازاری ئێسک زۆر جارواکە بەرەوشکان ئەیبە زۆر بە ئاسانی ئەشکێ ئێمە چۆن ئەو نەخۆشانە بماندێن بەشێن بە شکاوی بماندێن 3 جۆرە شکاوی لە بەتەمەنەکانە زۆرن بۆی ئێسکە نەرمەوە واتا بۆی بووکانەوەی ئێسکەوە یەکێک لەوانەی شکانی مەچەکەکانە و یەکێک لەو شکاوانەی تر شکانی بڕبڕەکانی پشتە و شکاوی سێمشی شکانی ئێسکی حەوزە هەر یەکێک لەمانە ماکی زۆر گەورە لەسەر نەخۆشەکە بەجێ دێڵێ ڕێژەی مردن لە دوای ئەم شکانانە نزیکەی 15 بۆ 20 واتە ڕاستەوخۆ ڕێژەی مردن بەرزەکاتەوە لەبەرەوە ئەمە زیاتر نیشانەکانی بەم شێوەیە دێمە لە ئێمە بەڵێ دکتۆر دەوترێت کە شیر کاریگەری هەیە لەسەر بەهێزبوونی ئێسک لە مناڵاندا هەروەها لە گەنجاندا ئایا شیر و خۆراک هیچ سوودێکی دەبێت لە دروست نەبوونی ئێسکە نەرمە لە کەسانی بەتەمەندا یاخود هیچ کاریگەری دەخاتە سەر چارەسەرکردنی ئەم نەخۆشیە؟ بەڵێ ئێمە ڕۆژانە هەمومان بەپێی تەمەنەکان بەپێی هەندێک تایبەتمەندی کەسەکان پێویستە ڕێژەی کالیسیۆم و ڕێژەی ڤیتامین دی لە جەستەمانە وەربگرین بۆنم لە 750 میلیگرامەوە دەست پێکات تا ئێگرامونیۆک لە ئەوانەی کە حەملیان هەیە ئەم ڕێژەیە ئەمە لە هەنی خواردنای بینینەوە بە تایبەتی ڤایتامین دی لە شیرە بە ڕێژەیەکی زۆر هەیە من باسی شیرەکەم باسی شیری سروشتی یەکەم بە ڕێژەیەکی باش ڤایتامین دیتایە لەبەرەوە خواردنی پەرداخێک شیر ئەتوانێت ئەو پێداویستی لە کالسیۆم و لە ڤایتامین دی هەیە دابین بکە بۆ کەسێک کە ڕێژەیەکی تقریباً بۆ 1 گرامێک کالسیۆم لەگەڵ ڤایتامین دی کە پێویستە ڕۆژانە بۆی دیارەکات ڕۆژانە ئەنی ئەوەی کە پێویستە بۆ جەستەمان لەو پەرداخە شیرەیە دابین نەکرێت. باش دکتۆر خۆی زافەیە بۆ قسەکەی هاوکارە ماوەستا بەتەنها کالسیۆم لە شیردا هەیە
تاوەکو بتوانێت وا بکات چڕی ئێسک زیاد بکات یاخۆت جۆرە خۆراکێکی تر هەیە بۆی کە وا بکات چڕی ئێسک زیاتر بکات و ڕێژەی کالیسیۆم و فۆسفۆرس زیاد بکات. بەڵێ کەوتمان شیر و بەرهەمەکان مشتەقاتەکانی وتایەتی جگەل لەوانە بەڵێ هێلکە خواردەمەنی میوەکان وەکو مۆز ئەمانە زۆر دەوڵەمەند بە کالیسیۆم و بە ڤایتامین دی و لە سەوزاواتەکانیش ڕێژەیەکی زۆری تایە. ئەمانە هەموو خواردنی بەعام لە هەموو بە شێوەیەکی سەرەکی وەکو پێمتی شیرەمەنیەکان هێلکە مۆز سەوزاواتەکان ئەمانە ڕێژێکی زۆری تایە. بەڵێ دکتۆر هەندێک جار کە کەسێک تەمەنی بەرەو سەرەوە دەڕوات تووشی نەخۆشی درێژخایانی تر دەبێت بۆ نمونە چی لە زەخت بێت چ لە شەکرە بێت کاتێک دەرمانی یاخود عیلاجی ئەم نەخۆشیانە دەخۆن ئەمە هیچ کاریگەریەک دروستەکە لەسەر ئێسکە نەرمە کاتێ دەچنە چەمەنەوە. ئەگەر باسی ئەو فاکتەرانە بکەین کە کاریگەریان لەسەر ئێسکە نەرمە هەیە ئەتوان بیان بکەین بە چەند بەشێکەوە. بەڵێ یەکێک لەو بەشانە بریتێ لە نەخۆشی درێژخایەنەکان و لەگەڵ هەندێک دەرمان ئەگەر باسی ئەو دەرمانە بکەین کەوا ئەوە هۆکارە بۆ ئێسکە نەرمە ئەوانەی ئەو دەرمانەی کۆرتیزۆن کە کۆرتیزۆن و جۆرەکانی ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە گەر بۆ ماوەیەکی درێژخایەن وەربگرنە بۆ ئەبنەوەی ئێسکە نەرمە. ئەتە دەرمانی جژە هەستیاری؟ بەڵێ یەکێک لە کۆرتیزۆنەکان بۆ دژەستیاری بەکاردێ ئەو نەخۆشانی کە شێرپەنجیان هەیە و دەرمانیان بۆ بەکاردێت دەرمانی کیمیاییان پێڵێ ئەمانش یەکێک لە هۆکارە سەرەکان لەبەرەوە زۆربەی کاتەوانی کە چارەسەری کیمیایی وەرەگرن پێویستە دەرمانی تایبەتیان بدرێتە بۆی تووشی ئێسکە نەرمەیە نەبن. دەرمانی ترمان زۆرن ئەوانەی هەندێک دەرمانی کە بۆ خۆی بۆ دابەزاندنی فشاری خوێن بەکاردێ ئەوانەی بەتایبەتی کەمی زیاد بە نەخۆشەکەکە ئەمانە زیاتر واکەن کەوا تووشی ئێسکە نەرمەمان بکەن. هۆکاری ترشان بۆ ئێسکە نەرمە تەنها بریتین لە دەرمانەکان بۆ خودی نەخۆشی درێژخایەنەکان خۆیان هۆکارن بۆ ئێسکە نەرمە. ئەوانەی کێشەی نەخۆشی درێژخایەنی جگەریان هەیە ئەوانەی کێشەی گوچیلیان هەیە و شێرپەنجە بۆ خۆشی یەکێکە جگە لەو دەرمانەکان خۆشی بۆ خۆشی یەکێکە لەو هۆکارانەی کەەوە واکە تووشی ئێسکە نەرم بین. باش دکتۆر دیارە هەندێک کات باس لەوە دەکرێت کە ئەو کەسانی کە تووشی ئێسکە نەرمە دەبن یاخود لە کەسانی بەتەمەندەکە پێی دەوتێ پوکانەوەی ئێسک کۆمەڵێک فاکتەر هەیە بۆ هەندێک باس لێوە کرد و دیارترینیان یاخود ئەو دیارترینیان کام نیشانانەیە وەگەر بێت وەگەر کەسێک ئازارێک لە جونگەکانیدا هەبێت و خواردبوونەوە یاخود زوشکان لە ئێسکێکی دابێ ڕاستە خۆ دەتوانێت بە دەستنیشانکەین بڵێن ئەمە ئێسکە نەرمەیەتی یاخود پوکانەوەی ئێسکێتی؟ بەڵێ فاکتەرەکانی تر زۆر گرنگە کە بەڕاستێنی فاکتەر ئەتوانین ئێمە وای لێ بکەین ئەوانە چاک بکەینەوە بۆی تووشی ئەوە نەبین. شێوازی ژیانمان ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە کاتوانێت چارەسەر بکرێت لەوانە ئەوانەی کە وەرزش ناکەن ئەبێتە هۆکارێک بۆی کەەوە بە ئەنگلیزیەکە پێڵە سێدەنتەری لایف یانی ئەمانە وا ئەژین کە بەڕاستی دوورن لە وەرزشەوە دوورن لە چالاکیەوە ئەمانەیەکە کە بێتە هۆکاری ئەوەی کەوا تووشی ئێسکە نەرمە و شکانی ئەسکان بە ئاسانی بە تایبەتی لە بەتەمەنەکانە. خواردنی جگەری کێشانی جگەرە خواردنەوەی کوحول ئەم سێ هۆکارە هۆکاری سەرەکین کە ئەتواندرێ ڕێگەی لێ بگیرێ بۆ توشبوون بە پوکانەوەی ئێسک جگە لە هۆکاری جینات شوێنێ هەن بۆ ماوەی هەیە بۆ ماوەی دەورێکی زۆری هەیە ئەم نەخۆشی بەشیان ناو هەنێ وەکو پێوەڵێ بەناو فامیلەکان ناڕۆ بەناو عیلەکان ناڕۆ. بەڵێ دکتۆر ئەو هۆکارە بە ماوەیە ئایا زیاتر لە مناڵاندا سەرەتا دیار دەدات یاخود ئەگەری هەیە لە گەنجیدا هیچ کێشەیەکی نەبێ لەگەڵ چوونەتەمەنەوە تووشی ئەو پوکانەوەی ئێسکە بێت یاخود ئەو ئێسکە نەرمەیە بێت؟ هەردوو قسەکە ڕاستە. لە مناڵە هەندێک جینات تایبەتن کە خەلەلەنتی ئەەکەیەوە کە ئەم کەسە بۆ نمونە توانای هەڵمژینی ڤایتامین دی و کالیسیۆمی نەبێ ئەمە ژواکە جارێکتە هەر لە تەمەنی مناڵیە تووشی ئێسکە نەرمی بکە. هۆکارێکی تر هەن هەر لە هۆکار بماوەکان هەندێک خێزان هەن ئەم ئێسکە نەرمیان تا بڵاوە لە کاتێکە خێزانێکی تر بینی بۆ شێوێ نییە کەواتامە دەرەکەی هۆکاری جینات هۆکاری بۆ ماوەی کاریگەری خۆی هەیە لە هەردوو تەمەنەکانە. بەڵێ باش دکتۆر دیارە بابەتێکی تەندروستیە دەڵێت لە منداڵیدا بە خەوی دەکەین بۆی کە لە پیریدا بەباشی بمێنێتەوە کەواتە بمێنێتەوە خزمەتمانکە کەواتە چۆن بەرگری بکەینەوە لە ئێسکەکانمان بۆی کە بتوانین هەم لە گەنجی هەم لە پیریدا ئێسکێکی پتەومان هەبێ بە تەنها خۆراکە هۆکارە بۆی کە ئێسکێکی پتەومان هەبێت و دوور بێت لە پوکانەوە؟ بڵێ
باسی هۆکارەکانمان کرد کەواتە ئەمە شێوازی گۆڕینی شێوازی ژیانمان کاریگەر خواردن یاخود وەرزشیش بەتەنها خواردنە وەرشە دوورکەوتنەوەی لە هەنێ خوو کە کاریگەری خراپیە بێ لە سەرێسکانمان وەرزشکردن ئەمێ زۆر ئاماژەی بن گرنگی زۆری هەیە بە تایبەتی لە بەتەمەنەکانە بۆ دوورکەوتنەوە لە خواردنەوە کحولیەکان و جگەرە ئەمانە زۆر باس لە خواردنەوە دەکەیت هەندێک جار دەوترێت کە زۆر خواردنەوەی قاوە لە گەنجاندا دەبێت هەوەی ئەوەی لە کاتی بەساڵات چوونیاندا تووشی ئێسکە نەرمە بن ئایا ئەم قسەیە پشتڕاست کراوەتەوانە بەپێی شوەیەکی زانستی ئەمە هیچ بەشێ ئەمە نەسەلمێنراوە خواردنەوەی قاوەی زۆر ببێتە هۆی ئێسکە نەرمە ئەمە هیچ بنەمایەکی زانستی نیەمان دکتۆر دیارە هەندێک کات باس لەوە دەکرێت کەمی ڤیتامین دی بە تایبەت ڤیتامین دی کە هۆکارە بۆی کە ئەو کەسە تووشی بکانەوە بێت یاخود ئێسکە نەرمە بێت کەواتە ئەمە ئەبینین ڕۆژانە کەسانێکن کە بە شێوازی کەپسول ڤیتامین دی وەردەگرن ئەمە دروستە یاخود پێویستە ڤیتامین دی لە چی دیکە وەربگیرێت جگە لە تیشکی خۆر سەرچاوەکانی ڤیتامین دی بۆ جەستەمان سەرچاوە سەرەیەکە تیشکی خۆرە و خواردنەکانن ئەو خواردنانەی کە ڤیتامین دی زۆر ڤیتامین دی و کالیسیۆم هەردووکیان وەکو باسمان کرد شیرەمەنیەکان زۆر زۆریایە هەندێک خواردنی تریشمان هەیە کە بەڕاستی هەر پێشتر ئاماژەشم پێدا ئەمانە سەرچاوی ڤیتامین دی یعنی ڤیتامین دی بەشێک سەرەکیەکەمان لە خۆرەوەیە پاشان لە خواردنەوە واتە ئەو ببوورە ئامێستا دیارە ئەو کەسانی کە لە شێوازی کەپسول بە حەبوەری دەگرن ئەوە تا چەندێک تەندروستە ئەو جۆرە حەبانە بەکاردێنرێت دەتەبێت هەبێ ڤیتامین دی 3 بەڵێ ڤیتامینەکان ئەگە باسییان بکەن دوو جۆرن بەشێکیان لە ئاوا توێنەوە بەشێکیان ناتوێنەوە ئەوەی کە لە ئاوا ئەتوێتەوە لە جەستەمانە خەزم نابێەوە تا لەگەڵ میزە ئەکرێتە دەرەوەی لەش بەڵام ڤیتامین دی یەکێک لەوانە کە ناتوێتەوە لە ئاوە لە چۆری هاتوێتەوە لەبەرەوە ئەمە خۆی تووشی کێشەمانەکە ئەگە بە ڕێژێکی زۆر لە جەستەمانە هەبێ لەبەرەوە ناکرێت هەر کەسێکەڵ سێ بڵێ بەبێ پشکنینی پێشوەختە بێ پەنابێتە بەر خواردنی ڤیتامین دی چونکە ئەگە بە ڕێژێکی زۆر بەرز بێتەوە جارێک تێت کێشە بۆ ئێسەکانمان دروست دەکاتەوە لەبەرەوە زۆر گرنگە خواردنی ڤیتامین دیش لە ژێر سەرپەرشتی دکتۆری تایبەت بکرێ چونکە جارێکی ترۆکو چۆن کەمی ڤیتامین کێشەیە زۆربوونی ڤیتامین دیش کێشەیە کە بەداخوام ڕۆژ زۆر ئەبینی هەر نەخۆشێک کە تۆ ئەبینی چەند شێوازێک لە ڤیتامین دی بەردەوام دەسەکا بە خواردنی و ئێمە بینیمانە کە دوای ئەوە کە پشکنینی بۆگەی سەرێکی ڕێژەکەی بە ڕێژەیەکی زۆر بەرزبێتەوە کە بەڕاستی ئەوش ڕەنگە جۆرێک لە مەترسی لەسەر ژیانی دروست بکات نەکە تەنها لە سەرێسکانی لەسەر چاوی لەسەر ئەوانشا دروست دەکات ئەبەڵە دکتۆر هاوکارم باسی لە تیشکی خۆر کرد دەوترێت کە تیشکی خۆر دەوڵەمەندە بە ڤیتامین دی و لاوانەیە هۆکارێک بۆ دروست نەبوونی ئێسکە نەرمە ئایا ڕەنگی پێست لێرەدا هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر ڕێژی وەرگرتنی ڤیتامین دی لە خۆرەوە بەدڵنیایەوە دەوری هەیە ئەو کەسانەی کە پێستیان تۆخترە ڕێژەی میلاتۆنینیان زۆرە ئەمە واکەکەوا کەمتر توانای مژینیەوە هەبێت بەڵێ دەوری هەیەەوە باشە دکتۆر با باسێک لەوە بکەین کە هەندێک کات کەسانێک دەبینین کۆمەڵێک دەرمان هەیە بەکاری دێن و هەندێکیشیان کۆمەڵێک دەرزی لەگەڵ شیردا بەکاردێن ئەمە تا چەند کاریگەریان هەیە لەسەرەوەی کە چڕی ئێسک زیاد بکە و پێویستە چڕی ئێسک چەندێک بێ ڕێژەکەی چۆنە چۆن دەستنیشان دەکرێت بەڵێ بەنسبەت ڤیتامین دی کە چۆن بەرەگیرە یا بە شێوەی حەپا یاخود بە شێوەی بۆ مناڵ بە شێوەی قەترێ یاخود بە شێوەی دەرزی هەیە تەمان ئەو دەرزیەکە مادەیەکی چەورە لەبەرەوە ئاڵێم کرێت ناو شیرەوە یا شتێک بخورێتەوە چکە شتێکی چەور ناخۆشە بخورێتەوە لەبەرەوە ماڵێن تێکەڵ بە شتێ بکرێت بۆی بخورێتەوە ئەوەی کە بە شێوەی دەرزەکەی جورعەیەکی زۆر بەرزی هەیە بۆ یەکێک بەکاردێک کە بەڕاستی ڤیتامین دیەکەی زۆر کەم بێ ئەمە بەنسبەت ڤیتامین دیەوە بەورە پرسیارەکەی داوەتیەوە مەبەستی من ئەوە بۆ ئەو کەسانی کە چڕی ئێسکیان کەمە چۆن دەستنیشان دەکرێت چڕی ئێسکەکە چۆن پشکنین بۆ دەکرێت و ڕێژەی تەندروست لە ئێسکدا چڕەکەی پێویستە چەندێک بێ بەڵێ دەستنیشانکردنی چڕی ئێسک سەرەتا ئەوانەی کە بەشێکی زۆر ئاشکرا ئەم پوکانەوەیانتیایە بەتیش بە ئەشیعەیەکی ئاسایی دەرەکەیەکە ئەمە ئێسکە نەرمەی هەیە یاخود نایاخود پوکانەوەی ئێسکیانە بەڵام بۆ دەستنیشانکردنی دقیق فحسێکی پێوترێت فحسی چڕی ئێسک یاخود پێوترێت دێک ساسکان ئەمە ڕێژەکەمان پێڵێت تەمەەن ئەم ڕێژەیە هەمووی قیاساتی خۆی هەیە ینی بۆ نمونە ئەگەر ئەم قیاساتە لە 2.5 زیاتر بێت یا لە 2 بۆ 2.5 زیاتر بێت ئەمە ڕێژەیەکی ئاساییە لە خوار ئەوەوە بە ئێسکە نەرمە حسابە
باش دکتۆر لێرەدا بە دەرفەت هێزان بۆ پێی کە بەڕێسام پسپۆڕی ئێسک و شکاوین باس لە فریاگوزاری سەرەتایی بکەین بۆ کەسانی کە تووشی شکاوی دەبن حاڵەتەکانی شکاوی پێویستە چۆن چارەسەر بکرێن ئەگەر فریاگوزار سەرەتاییەکان باس بکەین. بەڵێ فریاگوزارە سەرەتاییەکان یەکەم ئەبێ شێوازی ئەگەڵ کەسەی کە مەسا ئەبین شوێنێکی شکاوە گرنگە یەکەم شت دیاری بکرێ ئایا ئەو شکانەکەی کراوەیە یاخود نەکراوە یاخود برینی لەگەڵا یاخود برینی لەگەڵانێ ئەمە زۆر گرنگە. یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە جارێکی تر ئاماژەی پێدەم هەر کە شکاویەک یەکێکە بینێ کە شکاوێت لە خۆی هەڵی نەگرێت و بخاتە ناو سیارێکەوە یاخۆ زۆر جای ما بین نەخۆشەکار هەڵەگرێ بەبێ ئەوەی هیچ شتێکی وە بکە هیچ یانێ بێ تیمی تایبەتی خۆی بۆ هەڵ بە تایبەت شکاوی لە پەلەکانە چونکە زۆر جار ئەم شکاویانە ئەبێ نەجوڵێت بۆ نمونە ئەگەر لە هەموو جوڵانێکی ینی بە شێوەیەکی دروست نەبێت لەوانەیە بێتەوە هی برینداربوونی ئەو پارت ئەو بۆڕی خوێن کە زۆر نزیکە لێوەی لە هەنێ شوێن لە پەلەکانمانە لەوانەیە بێتەوەی برینداربوونیەمانە لەبەرەوە زۆر گرنگە بەڕاستی ئەو شکاویە جێگیر بکرێ لەو شوێنەی خۆیە و کەسانی پسپۆر هەڵسن بە گواستنەوەی نەخۆشەکە. بەڵێ دکتۆر هەندێک جار کەسێک شوێنێکی دەشکێ ڕاستەوخۆ شتێکی گەرم دێن بەسەریا بۆ ئەوەی کە ئێسکەکە کەشکاوە بە گەرمی بمێنێتەوە ئایا ئەم ڕفتارە ڕاستە؟ نەخێرەوە هیچ هینێک نییە بڵێ وڵا بە گەرمی واکە کامە کاریگەرێکی ئیجابی لەسەری هەیە ڕاستە خۆی گەرمبوون یا ساردن هەردوو جۆرەکە بەشێکە لە چارەسەری سروشتی بەڵام ئەو بۆ سەرتای شکاوەکە هیچ سوودێکی نابێ بەعکسەوە ڕەنگە گەرمبوون و بێتە هۆی کۆبوونەوەی خوێنی زیاتر لەنچکە بۆڕی خوێنەکان گەورابێت لەو شوێنە ئەبێتە کۆبوونەوەی خوێنی زیاتر لەو شوێنەوە بێت هۆی ئاوسان و دروستبوونی ئازار بووی ئێمە زۆر جار بە تایبەت دوێشکان باشترە بە تایبەت ئەگە شکاوەکە داخراو بێ شتی ساردی لەسەردان بێ بۆی کە بێتەوەی کرژبوونی بۆڕەکانی خوێن و خوێن کەمتر بۆ منتقاچێ ئەمە لە سەرەتایە واکە کەەوە ئاوسانەکەی کەم بێتەوە کە بە کەمبوونەوەی ئاوسانەکەش ئەبێتەوەی کەمبوونەوەی ئازار لەو ناوچەیە بۆ پەلەکان ئەگەر بێت و کەسێک دووچاری شکایی بێ لە ڕوخساریدا لە ڕوخساریدا هەچەنە ئەمە تا ڕادێک دوورە لە بینەکەی منەوە لە سپۆرەکەی منەوە بەڵام ئێسکی ڕوخساری بەڵێ بە شێویشی سەرەتایی ینی ئەگەر باسی ئەوە بکەین دانانی شتی سارد لە سەرەتایە ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئاوسان و جارێکی تر کەمبوونەوەی ئاوسان ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئەو فشارەی لەسەر ئەو پێستمانە هەیە ئەبێت هۆی کەمبوونەوەی ئازار و ئاوسانەکەشی ئەو دانانی ئەو شتە و باکە ساردە ئەبێتە هۆیی ئەبێتەوەی کەمبوونەوەی ئاوسان لە سەرەتاش دیارە هەندێکات دەبینین تێبینیەوەمان کردووە کەسێک کە ئەگەر دووچاری شکاندن بە لە پەلەکانیدا ڕاستەخۆ پارچەیەک تاختە یاخود شتێکی ڕاگردادن دێت و دەستی دەپێچێت تاکو دەگەێنێتە نەخۆشخانە ئەمە تا چەندێک دروستە هاوڵاتیان بەبێ ئەوەی کە هیچ ڕێنمایەکی تەندروستی پێشتر وەریانگرت بێ خۆیان ئەمە ئەنجام بدەن. بەڵێ شێوازی بەستنەکەی چۆن بێ؟ خۆی بەستنی ئەوە شتێکی باشە چکە نەجوڵانی ئەو شوێنەی کەشکاوە وا ئەکات کەمتر ئەو شوێنە بجوڵێ ئەمەش دوو سوودی هەیە یەکێ لەوانە کەمبوونەوەی ئازارەکەی دوم کەمبوونەوەی هەوکردن لەو ناوچەیە کەمە جارێک دەبێتەوەی کەمبوونەوەی ئازارەکە بەڵام گرنگە هەموو کەسێک بۆ نمونە ئێمە هەموو کەسێکمان مەفروزە فریاگوزاری سەرەتایی وەربگرین بۆ شێوازی تەعاملکردنە لەگەڵ برینە لەگەڵ شکاویایە لەگەڵ ئەو کەسانی کە لە بەرچاومانە مەسە تووشی تەنگە نەفەسی ئەبن یا بورانەوە بن ئێمە هەر کەسێکمان وەکو سەقافەیەکی عامە ئەبێ ئەومان هەبێت بەنسبە شکاویشەوە کە باسێکین زۆر گرنگە یەکشتی ئەو شوێنەی کە ئەبەسترێ زۆر تون نەبێ چکە زۆر جار تون بەستانی ئەو شکاویە وەمانەوەی بۆ ماوەیەکی زۆر واکە خوێن بۆ پەلەکان نچێت و ئێمە بینیمانە بە تایبەتی شوێن لە شوێنە دوورە دەستەکانە کاتێکە گاتە شوێنە ئەوەنە بەتونی بەستوێتی تووشی پەلەکانی تووشی گانگری نەبێ ئێم حاڵەتانەمان چەندین جار لە بەشە فریاکەوتەکانی نەخۆشخانەکانی خۆمانە بینیوە لەبەرە زۆر گرنگە ئەو شوێنە بەتوندی نەبەسترە و لە کاتی پێویستە بگەێنرێتە نەخۆشخانە فریاکەوتنەکان. بەڵێ دکتۆر لە کۆتاییدا ڕێنمایی تۆمان دەوێت بۆ هاوڵاتیان هەروەها بۆ ئێمە چۆن بتوانین خۆمان بپارێزین لەوەی کە چوونەتە منەوە تووشی بووکانەوەی ئێسک نەبین ڕێنمایەکان چییە ئەگەر تووشی بووی چۆن چارەسەر بگریت و نەیەڵیت و ئەو وەربگریت و نەیەڵیت کە ئەم ڕێژەیە زیاد بکات ڕێژەی ئێسکە نەرمە و بووکانەوەی ئێسکە زیاد بکات. بەڵێ ڕێنمایەکان ئەوەیە شێوازی ئەو ژیانی کە هەمانە شێوازێکی تەندروست بێ لە وەرزشکردنی بەردەوام و دوورکەوتنەوە لە هەنێ ئەو خوانێ وتمان جگەرە کێشانە لە
خواردنەوە کحولیەکانە ئەمانە هۆکارێکن و خواردنەکانمان بە تایبەتی ڕێژێکی باش لە ڤایتامین دی تابێ لە کالیسیۆمی تابێت کە پێویستە ڕۆژانە وەربگیرێ و لە خۆمانەوە بە پێپرسی پزیشک هەندێک دەرمانی هەیە وەری نەگرین کە ئەمان جارێکی دی کاریگەری نەرێنی هەیە لەسەر ئێسکەکانمان و پێویستەکە بەڕاستی لە دوای 50 ساڵەوە پێویستە هەر کەسێکمان لە ئێمە ئەو پشکنێنەی کە پێوترێ پشکنینی چڕی ئێسک ئەنجامی بدەین بۆ ئەوەی کەوا بزانین ئایا بەفعلی پوکانەوەی ئێسکمان هەیە یاننا ئەو کاتە چارەسەری پێویستی بۆ وەربگرین. بەڵێ بەڵێ سپاس بە بەڕێز دکتۆر سەیوان کاکەڕەو شەسعەت پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسک و شکاوی سپاس بۆ بەشداریکردنت لە بەردەمی بەیان باشکردن.